سەبارەت بە دۆخی کارەبا بە تایبەت لە بەراوردکاریە بکەین لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا من پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز بەختیار ئەرگوشی بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر لاولێر و لەگەڵماندا. بەڕێز بەختیار سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش. ئەگەر سیرێکی دۆخی کارەبا بکەین لە ناوەڕاست و خواروی عێراق، ینی بڕەپارەی هێزگا زۆری بۆ خەرج کراوە، بە ملیاران دۆلاری بۆ خەرج کراوە، بەڵام تا ئێستاش دۆخی کارەبا بە شێوەیەکە کە ئاستی پێویستی هاوڵاتیان نیوەی ئاستی بەرەمێنانەکەی، ینی ڕەنگە نەتوان لە ڕۆژێکا 6 کاتژمێریش کارەبا بە تەواوی بدەن. ئەو کە پارەی لە عێراق خەرج کراوە بۆ کارەبا لە هەرێمی کوردستان خەرج بکرا، ئێستا هەرێمی کوردستان نەیەتوانی کارەبای ئەوانیش دابین کات. بەدڵنیایەوە ئەو بڕەپارەی کە لە عێراق تەرخان کراوە چەندیها ملیار دلار تەخسیس کراوە بۆ وەزارەتی کارەبای عێراق، وەکو پێویستیش فعلا هەتا ئێستا پێیان نەکرایە کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەن، چونکە ئەوان ژێرخانێکی وان نییە کە پیان بکرێت کارەبای 24 کاتژمێری دابین بکەن. خواستی هاوڵاتیان لە عێراق ئەوان یعنی حکوومەتی عێراق وەزارەتی کارەبای عێراق پێ توانای هەیە تەنها 150 خواستی هاوڵاتیانی خۆی دابین بکاتن. یعنی تقریبا لەو هاوێنە پێویستیان نزیکی سەروە 40,000 مێگا بووە، 22,000 پێ دابین کرایە، کەواتە 24 کاتژمێریان پێ جێبەجێ ناکەتەوە پرۆژەیە. باشە عێراق ئەو هەموو پارەی خەرج کردووە، ئەو هەموو سەرچاوەی وزەی هەیە، بۆ ناتوانێت هاوشێوەی هەرێمی کوردستان هەریش نەبێ کورد لەو کەمتریش کارەبا بۆ وڵاتیانی خۆی دابێتەوە. کارەکەی چییە؟ وڵاهی باڵێ خۆ دیارە ئەوە هەرێمی کوردستان بە هەموو قەیرانەکانەوە بە هەموو ئاڵنگاریەکانیەوە ئەوەی بەرەنگاری حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێی بووتەوە و ڕێزە سەرۆکی حکوومەت سەرۆر مەسعود بارزانی بە ئێرادەی جەنابیان ئەو پرۆژەیە جێبەجێ کرایە. ئێرادەیەکی دروست نییە لە حکوومەتی عێراق بە سەراحەت هەتا جێبەجێ بکرێت ئەو پرۆژەیە. ئەو پارە بەهادەردانەش هەر لەو ڕوانگەیەوەیە. بەڵێ ئەو کارەبایی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەڵێ دابین کراوە، کارەبای 24 کاتژمێری لە ڕێگەی پرۆژەی ڕووناکیەوە. ئەم کارەبای ئێستا ئێوە فیدباکی هاوڵاتیانتیان وەرگرتوێتەوە، هاوڵاتیان تا چەند لێ ڕازین لە نرخلا هەموو شتێکی؟ هاوڵاتیان بەعام ڕازینە، زۆر ڕازینە. بیدایەتەکەی هەندێک خەڵکێک هەبوو، ینی بەڕاستی دانشێوان، بەڵام ئێستا هاوڵاتیان گەیشتینە قەنەعات و فعلا کارەبایەکی 24 کاتژمێریە بێ کێشەیە، ینی لە نرخەکەشی ڕازینە، زۆر باشە. فیدباکێکی باشمان هەیە لەو بارەوە، حتا لە راپۆرتەکەی جەنابتان کە دانرا بوو ئەوەی هاوڵاتیانی کاسبکارەکان زۆر ڕازینە، چونکە پێش هەنگینەداهانە لای ماسەر مۆلدەکانیان کێشیان هەبوو، دەبینی مۆلدەیەک پێ نەدەکرایان کارەبایانە مۆلیدەکە ماوەدەکان هەموو تێک دەچوە، لە مشکلیان هەبووە، بەڵام خۆشبەختانە ئێستا ئەو کێشیان نییە. بەنسبەت مۆلدەکانیش کە کوژایەتەوە تەمان ئێستا ئەوە بێژگە لە ژینگە خۆش گوزەرانی هاوڵاتیانیش لەگەڵ پرۆژێ ڕۆناکی، چونکە چاوەڕێی وە ناکەن مەسەرەن کە بڵێن هەتا ئاو بێت کارەبای پێ بکەن. خۆشبەختانە الحەمدولێ حکوومەتی هەرێمی کوردستان وە پرۆژەی ئاوێشی جێبەجێکردنی فرێگوزاری هەولێر و ئەوانی تریشی هەرێمی کوردستان فێری خۆشگوزەرانی مەبەستم لەوەیە کە هاوڵاتی وەختی خۆی بەوەی نابێت کە چاوەڕێ بکات ئاو بێت و مزاح پێ بکات و مۆلی دێ و کارەبایە ڕئیسیات ڕئیسی بێت. الحەمدولێ ئێستا زۆر باشە، فیدباکێکی باشە لەو بارەیەوە. بەڵێ سەبارەت بە پرۆژەکانی وەکو پرۆژە ڕووناکی وەکو سەبارەت بوو بەرە بە سەبارەت بە ینی ئیستقراری شەبەکەی خۆمان وەکو کارەبا، ینی مەڵێن ئەو پرۆژە ڕووناکی کە کارەبەکە 24 کاتژمێرە شەبەکەیەکە مستەقڕترە، ینی چۆن مەسەلەن خەرجیمان لە بۆ سیانەی شەبەکات کەمتری لێ هاتیە لەگە پرۆژە ڕووناکی. بەڵێ سەبارەت بە پرۆژەکانی نیشتە جێبوون، ئەو کارەبا 24 کاتژمێری بۆیان دابین کراوە، هەندێک هاوڵاتی هەندوتر لە هەندێک پرۆژە پارەکەیان زیاتر لە چاوەی کە حکومەت دیاری کردووە. شتی وا هەیە پرۆژەکانی نیشتە جێبوون مەبەست نەخێر شتیوان نییە. ئەمە پرۆژە نیشتە جێبوون فعلا پرۆژە ڕووناکی یان بۆ جێبەجێ دەکرێت لەو نزیکانە، بەڵام فەرقێکی وان نییە. بەڵێ ئەگەن ئەویش دەبێتە پرۆژە ڕووناکی. بەڵێ بۆ وەرەقەی کارەبا کە دێتەوە بۆ هاوڵاتیان، هەندێکیان لەسەر وەرەقەکانیان نووسراوە قەرزی کۆن یاخود قەرزی نوێ، ئەمە چییە؟
باڵێ قەرزی ئەمە خۆی لە یەکێک لە باشەکانی پرۆژێ ڕووناکی بەڕاستی ینی کە ئەوەیە هاوڵاتی لێ ڕابردن پارەی خۆی بداتن مانگانە هەم هاوڵاتی لەوەی سودمەندە و داوا دەکرێت دائیمە کە پسوولە ببێنە پێش دەرگا پارەی خۆی بداتن چکاتە لەسەری کەڵەکە بوونە بێتەوە ئەوەیە کە پێشی ڕۆناکی قەرزێکی هەبووە پێش ڕۆناکی قەرزێکی هەبووە لە کاتی ڕۆناکیش کە ئەوەی ئەو پارەی کە لە ڕۆناکی خەرج دەکات پێویستە هەڵدا هەسەر هاوڵاتی مانگانە بیدە هەتا نابیتە باگان لەسەری ئەو قەرزی پێشی ڕۆناکی ئەوە ئینشاءالله حسابی تری بۆ دەکرێتن بەڵێ ئەو قەرزەی پێش ڕووناکی بەش لێ وەرەگیرێت یان پێش ڕۆناکی پاش ڕۆناکی پێش ڕۆناکی بەڵێ ئینشاءالله بەرنامەیەکی وە هەیە بەڵێ ئینشاءالله وەلێتن کە ئەویش بەرگرانی نەبی لەسەر هاوڵاتی لەبەر هەندی لێ وەرناگیری بەڵێ بارسوکێکی تا بوو هەڵەت دروست دەکرێتن کە قەرزەکەی پێش ڕۆناکی نەبێتە بەرگرانی لەسەر هاوڵاتی بە قس ئینشاءالله قسێکی باش دەبێتن زۆر باشە سەبارەت بۆی بێگومان کە پرۆژەی ڕووناکی لە هەرێمی کوردستان هەبوو جگەلەوەی کە ئامانجی لەوە بوو کارەبای 24 کاتژمێری بە وڵاتیان دابین کە هێشێتە لە ئامانجەکانی باشکردنی دۆخی ژینگە بوو لە هەرێمی کوردستانە بەتایبەت بۆی دووکەڵی مۆلیدەکانەوە بێگومان ژینگە هەندێک جار هەر دووکەڵ نیە هەندێک جار ژاوەژاوەکەیەتی ئێستا ڕەنگە زوو بێهێشتا بۆ ئەمە بەڵام ئەمەوەکو پێشنیارێکیان ئایا خۆتان لە پلانتانتانە هەیە یان نا کە چیەکرێت بۆ لابرنی ئەو هەموو وارەی کاڵی تۆڕی جاڵجاڵەکەن بە عمودەکانەوە بەهۆی مۆلیدەکانەوە هیچ پلانەکەی لە داهاتووە کە کارەبای 24 کاتژمێری جێگیر بوو داوا بکرێت ئەمانەش لا ببرێن بەڵێ بە دڵنیاییەوە کە پرۆژێ ڕووناکیت بە تاوی جێبەجێ بوو بەمەسمە تاوی جێبەجێ بوو هەموو شارەشارەکانی کوردستان بۆ 2026 شەڵ جێبەجێ دەبیتن هەتا ئێستاس مەشان کە مۆلیدانە ماینە چونکە پرۆژەکە لە جێبەجێکردندا کۆتایی نەهاتێت 2026 کۆتایی دە ئینشاءالله ئەو مۆلیدانە هەر لە ستاند باینە ینی مەسەلەن دەمین خەلێکی تەکنیکیمان دەبێت کێشەیەکمان دەبێتن کە دەکوژێتەوە کارەبا ساعتێک 2 ساعت مۆلدە پێ دەکات ئەو مۆلدە پێکردن هەر بووە یعنی لە بۆ هاوڵاتی هەتە بێکارەبا نەبێتن ئەو بڕەپارەی مۆلیدەکەش هەر حکوومەت دەیداتە ئەو مۆلیدانە چکە نابی هاوڵاتی دووپارە بداتن یەک لەوانەی کە پرۆژە ڕووناکی کە دوو نابی دووپارە بدرێتن فێدی ئەو مۆدەن لەبەر هەندێک هەتا ئێستا ماینە کەی پرۆژەکە تەواو بوو هەنگینە بیرێکی دەکرێتەوە فێنەکە مۆدەکان بەیەکجارێ هەڵبگیرێن و ئەو وارە نەشنەمینێن بەڵێ ئێستا پارێزگای هەولێر هیچ شوێنێکی ماوە کارەبای 24 کاتژمێری پێ بگا بەڵێ سێ قەزەمان ما ئەنجیکان شاوەرتەوە دەم ئینشاءالله شەقڵاوامان مایە لەگەر کۆیە و پیرمام ئەمانە کاری لەسەر کراوە کە کەی پێیان ئەوانش لە جێبەجێکردنە بەڵێ کار لەسەر کراوە ئینشاءالله ئەوانیش بەڵێ پێیان دەگەن لە نهایەت لە ناوەندی 26 تەسەوڕەکەم بەڵێ بەڕێز بەختیار ئەرگوشی بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوو سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان